باخسەکردنی زیاتر لەبارەی هۆکار و چارەسەریەکانی ئەو بۆردومانانەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان بەڕێز فەریق جەباریاوەر شارەزای سەربازی لەگەڵمدا گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەم. بەڕێز فەریق جەباریاوەرم کاتتان باش. چارەسەری ئەم دۆخە چییە؟ خەڵک ئەخەوێ بەیانی هەڵەسێت سێ شوێن لە هەرێمی کوردستان بۆردومان کراوە، بەیانی ڕۆژەکەی لەگەڵ بۆردومانی سوپای تورکیا دەست پێ کات. چارەسەر چییە؟ شەوتان باش، شەوی هەموو بینەران باش. سڵاو ڕێز بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆسوکاری شەهیدان و کەم ئەنداموانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان. دیارە ئەمە بە حەقیقەت کێشەی بۆردومانکردن لەلایەن تورکیا و لەلایەنی ئێرانەوە گەیشتۆتە قۆناغێکی زۆر مەترسیدار بە تایبەتی لە ماوەی دواییدا و بە تایبەتی ئەبینین کە جمهوری ئیسلامی ئێران لە دوای سەرهەڵدانی ئەو خۆپیشاندانانە لە شارە کوردنشینەکان بڵێن لە ڕۆژهەڵات لەگەڵ شارەکانی ترە و بە تایبەت دەتوانم بڵێم لە مانگی ئەیلولەوە وردە وردە بە هەمان شێواز بۆردومانی بە هۆکاری بە ڕۆکێت و بە فڕۆکەی بێفڕۆکەوان بە درۆن زیادی کردووە. طبعاً بە حەقیقەت ئەبێت ئەم بۆردومانانی کە دەکرێت ئەگەر لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە سەیری بکەین ئەوە پێشێلکردنی سەروەری وڵاتێکە، چونکە عێراق دراوسێ ئەو دوو وڵات هەیە، هیچ ڕێککەوتنێکی سەربازی و ئەمنی نییە لە نێوانی دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا و جمهوری ئیسلامی ئێران بۆ ڕێگەپێدان بە فڕۆکەی جەنگی ئەوان یان بە درۆنی ئەوان یان بە هێزی پیادەی ئەوان کە بێنە ناو خاکی عێراق ئەگەر تەنانەت بە بیانووی ڕاودونانی هێزە معارزەکانی ئەو وڵاتانی کە هێزی چەکداریان هەیە لەسەر سنوور. بێگومان ئەم پێشێلکردنەش هەموو جارێک لەلایەنی وەزارەتی دەرەوەی عێراق و لەلایەن دامودەزیەکانی عێراق بە ئەشکرا ئەوان باسیەکەن کە ئەڵێ ئێمە هیچ ڕێککەوتنێکمان نییە. چارەسەر ئەوەیە کە بە حەقیقەت حکوومەتی فیدراڵی عێراق چووکە ئەم ئەرکە لە ئەستۆی حکوومەتی فیدراڵی عێراقدایە لە دەستوردا پاراستنی ئاسمان و ئەرز و خاکی عێراق کە ئاسمانی هەرێمی کوردستان و سنووری دەوڵەتی تورکیا کە لە هەرێمی کوردستان و سنووری دەوڵەتی ئێران کە لە هەرێمی کوردستانە لەگەڵ عێراقدا لەگەڵ خاکی هەرێمی کوردستان هەمووی بەشێکە لە ئاسمان و خاک و سنووری دەوڵەتی فیدراڵی عێراق. لەبەرەوەی ئەرکی سەرەکی پاراستنی سنوورەکان ئاسمان خاک ئەگەڕێتەوە بۆ ئەرکێکی سیادیەوە ئەگەڕێتەوە بۆ دەوڵەتی فیدراڵی عێراق. بەڵام بە حەقیقەت ینی جددیەتێکی ئەو تۆ نابینرێت هەتاکو ئێستاکە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە کشدام و دەستگاکانیان بۆ ئەوەی بڵێن پلانێک هەبێ بۆ چارەسەرکردنی جددی ئەم پێشێلکاریانەی ڕۆژانە نەوەکو بڵێن شەوی ڕابردوو. مەسەلەی نەبوونی هەڵوەستی جددی ئەگەڕێتەوە بۆ ئەوەیە کە تا ئێستا ینی حکوومەتی عێراق بڵێن دەوڵەتێکی بەهێز نییە، هێشتا تا ئێستا دەوڵەتێکی جێگیر نییە، هەم لە ڕووی بڵێن جێگیری هەلومەرجی ئەمنی گشتیدا، هەم لە ڕووی سیاسیدا، هەم لە ڕووی کارژێری و دەوڵەتداریدا، هەم لە ڕووی پەیوەندی دوبلۆماسی لەگەڵ وڵاتانی چواردەوری خۆی. لەبەرەوەیە وڵاتانی تریش ئەو فرسەتەیان قۆسۆتەوە کە دەوڵەتی عێراق ناتوانێ هیچ هەنگاوێک بنێ بە شێوازێکی جددی بۆ بەرپەرشدانەوەی ئەم پێشێلکاریانی کە ئەکرێت بۆ سەروەری عێراق بەگشتی و ئەبێتە مای زەرورزیان بە تایبەتی ڕاستە پێشێلکردنی سەروەری عێراقە، بەڵام زەرورزیانێکی یەکجار زۆر بۆ دانیشتوانی هەرێمی کوردستانی هەیە. ئێمە ئێستا سنوورێکی 350 کیلۆمەتریمان لەگەڵ تورکیا هەیە، عێراق تورکیایە کەوێتە هەرێمی کوردستان، نزیکەی 750 کیلۆمەترمان لە نێوانی عێراق ئێران هەیە کەوێتە هەرێمی کوردستان. بەردەوام هەلومەرجی ئەو سنوورە هەلومەرجێکی ناجێگیرە، ناساقامگیرە لە ڕووی ئەمنیەوە. بەردەوام یان هێرشی پیادە هەیە وەکو ئەوەی کە ئەبینین لە تورکیاوە کە هێزی تورکیا هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان لە سنوورەکانەوە بۆ ئەوەیە شەڕی چەکدارانی پێکەکە بکە لەو ناوچانە، یان ئێرانە
بۆ لێدانی لایەنەکانی معارزەی پارتە سیاسیەکانی معارز بۆ جمهوری ئیسلامی ئێران کە لە هەرێمی کوردستان ئەو بە درۆن و بە ڕۆکێت و بە جار هەیە بە بۆردومانی بڵێن تۆپبارانی سنوورەکان تۆپبارانەکە بە بەردەوامی کە ئەمە بەڕاستی بۆتە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی کوردستان بەگشتی و عێراقیش یعنی بڵێن بە شێوازێکی تایبەت. چارەسەر ئەوەیە تۆ پرسیاری چارەسەر لێکردم، چارەسەر ئەوەیە ئێستا بەڕێستان باس لە کۆبنەوەیەکی پەرلەمان کرا، چەندەها جارێکی تر کۆبنەوەی پەرلەمانی عێراق ئەنجام درراوە، پەرلەمان بڕیاری داوە چەند جارێک دەربارەی ئەم پێشێلکاریانی یان زۆر جار هەیە وەزارەتی دەرەوە بەیاننامەیەکی توندی دەرکردووە یان دامودەستگاکانی تری عێراقی، بەڵام هەنگاوی جددی نییە. هەنگاوی جددی ئەوەیە ئەتوانێ عێراق کە لە ڕووی سەربازیەوە ناتوانێت ئەم پێشێلکاریانە ڕاگیرکە یان بەرامبەریان بۆسێ، ئەبێ پەیڕەوی ڕێگای دیپلۆماسی و ڕێگای دانیشتن هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ کە بۆ ئەوەی بگەنە پلانێک بۆ چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشە سنووریانەی کە هەیەە لەگەڵ عێراق و لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە، هەم بۆ چارەسەری کێشەی بوونی ئەو هێزە چەکدارانەی ئەو لایەنە سیاسیانەی کە معارزن بۆ ئەو وڵاتانە، چونکە ئەم کێشەیەکی دووسەرە، کێشەیەکی لەگەڵ وڵاتانە دوو وڵاتی دراوسەیە، کێشەیەکیش لەسەر بوونی کۆمەڵێکی پارتی سیاسی معارز بۆ تورکیا و ئێران کە هێزی چەکداریان هەیە لەسەر سنوور و ئەم هێزە چەکدارە لە بڵێن تازە نییە دەیان ساڵە لەسەر سنوورە، یعنی بەر لە دایکبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەوە، یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆ 40 ساڵ پێش ئێستا ئەم کێشەیە بۆمان ماوەتەوە، لەبەرەوە ئەبێ هەنگاوی جددی هەبێ لەلایەن حکوومەتی فڵاڵی طبعاً بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمان بێگومان. بەڵێ داوا دەکرێت کە سیستمی بەرگری بدرێتە عێراق کە بتوانێت پارێزگاری لە سنوورەکانی خۆی بکات. عێراق تا ئێستا بۆ سیستمە بەرگری نییە، لەبەرەوەی وڵاتێکی لاوازە و هیچ وڵاتێک نییە ئامادە نیە بیداتێ یان هۆکارەکەی چییە؟ بەڵێ یعنی لێپرسراوە باڵا سەربازیەکانی حکوومەتی عێراق بە تایبەتی وەزارەتی بەرگری عێراق چەند جارێک لەسەر زمانی وەزیری بەرگری سوپاسالاری عێراق ئەوان دان بەوە ئەنێن کە ئێستا تاکو ئێستا عێراق هەم سیستەمێکی سەرتاسەری چاودێری ئاسمانی نییە، یعنی هیچ سیستەمێکێکە بتوانێت هەم هی عێراق هەم هی ناوچەکانی کوردستان بەگشتی چاودێری ئاسمان بکە کە هەر فڕۆکێکی جەنگیان ڕۆکێتێک داخل بوویان درۆنێک کە بزانێ کەی داخل بووە هی و چ وڵاتێکە بۆ چ بەمەستێک داخل بووە، یعنی بۆی ئاگاداری لایەنە بەرگریەکانی عێراقی بکە. تا ئێستا سیستەمێکی وای نییە. دووەمیشیان هەتاکو ئێستا عێراق سیستەمی بەرگری ئاسمانی نییە، تاکو ئێستا هیچ سیستەمێکی نییە کە بتوانین بەرگری لە فڕۆکەی جەنگی بکایان درۆن بکایان ڕۆکێت بکە کە لە ئاسمانە بێ. خاڵی سێهەمیش بەڵێ ئێستا حکوومەتی فیدراڵی عێراق یان وەزارەتی بەرگری هێزێکی ئاسمانی هەیە، بەڵام هێزێکی ئاسمانی لاوازە بەوەی کە بتوانی بەرگری لە ئاسمانی عێراق بکە و بتوانێ سەرتاسەری ئاسمانی عێراق بپارێزە لە هەر هەڕەشەیەک. ڕاستە هەندێکی F-16 هەیە، هەندێک هەلیکۆپتەری هەیە، هەندێک فڕۆکەی C-130 بۆ گواستنەوەی نەفەری هەیە، هەندێک بڵێن فڕۆکەی بۆ مەشقی هەیە، یعنی ئەوانەیە هەیە، بەڵام هێزێکی ئاسمانی بە هێزی نییە کە بتوانێت هەر ئامانجێکیان هەر کە هات لە دەرەوەی سنوور بتوانانی بەربەرەکانی بکە. ئەمە یەکێک لە نەقسە گەورەکانی عێراق. بەڵام تەنانەت ئەگەر عێراقیش ئێمە ئێستا باس لەوە ئەکەین، ئەگەر عێراقیش ئەوە توانی ئەو سیستەمە دابین بکە، ئایا ئەتوانێ لەگەڵ ئەو وڵاتانەی تر بتوانێ ئەم ئامانجەی کە دێنە ئاسمانی عێراق و بۆردومانەکەن، مەسەڵەن فڕۆکەی جەنگی تورکی یان فڕۆکەی جەنگی جمهوری ئیسلامی ئێران یان درۆنی ئەوان بتوانی هەموو بخاتە خوارەوە، چونکە ڕەنگە ئەم حاڵەتانە عێراق بکێشێ بەرەو شەڕێکی گەورە. ئایا قودرەتی عێراق وەکو وڵاتێکی جێگیر ئەتوانی ئەمە بکە؟ من وەکو کەسێکی
شارەزا لەو بوارە ئەڵێم تاکو ئێستا عێراق تەنها ئەتوانێ پارێزگاری ئێستش تا ئێستا هەڕەشەی داعش لە عێراقدا هەیە هێشتا هەرومەرجێنی ڕۆژان نبینین کردەی تروریستی داعشەیە بەر لە 2-3 ڕۆژ 4 سەرباز نێوان کەرکووک چیمەن سەر بڕاون لە ناوچەکانی تریش ڕۆژانە ئەگەر بە دوواداچوون بکەیت بۆ ئۆپەراسیۆنەکانی سوپای عێراقیان دامودەستگاکانی ئەمنی عێراق بەردەوام بە دوای داعشەوەن لەبەرەوەی ئەتوانم بڵێم هێزەکانی عێراق ئەتوانن عێراق بپارێزن بەڵام ناتوانن عێراق لە هەڕەشەیەکی دەرەکی یا تاکو ئێستا بپارێزن لەبەرەوەی کێشەکە لەوەدایە. پێتان وانە هەڵوێستی نێودوڵەتیش لە ئاستی پێویستانیە لە بەرامبەر هێرشانەی دەکرێتە سەر سەروەری عێراق؟ یعنی بە حقیقت من لێرە گومانم هەیە لەوەی کە زۆر جار هەیە بەیاننامەیەک دەرەچێت لەلایەن ناوەندەکانی نێودوڵەتی یان وڵاتانی دنیا. باشە ئێستا ئەمریکا لەگەڵ عێراقا ڕێکەوتنێکی ئەمنی استراتیژی هەیە یعنی ڕێکەوتنێکی هەمەلایەنەیە هەیە کە وەکو هەموو لایەک ئەزانن لە حکوومەتی پێشوو کابینەی پێشوو ئەم ڕێکەوتنامە لە ئەمریکا ئیمزا کرا و ئێستا هەمان سەرۆکوەزیرانی کابینەی نوێ تەکید لەسەر جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا جگە لەوە وڵاتانی هاوپەیمان لە هەرێمی لە عێراقدان و ئەو وڵاتانی هاوپەیمانش بە پێ ڕێکەوتن هاتوونەتەوە وڵاتی عێراق جگە لەوانش حلفی ناتۆش بڵێن لە عێراقدا پێگەیان هەیە لە بەغا و ڕێکەوتنیان هەیە لەگەڵ حکوومەتی فێدراڵی عێراق یعنی ئەم هەموو وڵاتانە ناتوانن چاودێری ئاسمانی عێراق بکەن چونکە ئەمانە هەمویان ڕێکەوتنێکی فەرمیان هەیە لەگەڵ حکوومەتی فێدراڵی عێراق بۆیە نێڵێن ئەو فڕۆکە جەنگیانەیان ئەو ڕۆکێتانایان ئەو درۆنان بێنە ئاسمانی عێراق یان مەسەلەن نمونە مەسەلەن لە بەر لە دوو شەو یعنی بڵێن ڕۆژی یەکشەممە 7 فڕۆکەی تورکی کە ئەکا 50یان F-16 بووە یعنی فڕۆکەی جەنگی بۆ 20یان درۆن بووە بەدەیان ئامانجان پێکاوە لە ناوچەکانی سلێمانی هەتاکو ئەگاتە ناوچەکانی زاخۆ لە سەرتاسەری سنوور جگە لەوەش لە ناوچەکانی ڕۆژ ئاوا ئایا تورکیا ئەندامێکی ناتۆیە پێشتر ئاگداری حلفی ناتۆیان لایەنی هاوپەیمانی ئەو ئەمریکان نەکردووە کە ئەو خەریکی پرۆسەیەکی سەربازی ئەوایە لەبەرەوە بەڕاستی لێرەشدا منج ئەڵێم هێشتا هەڵوێستی نێودەوڵەتی لاوازە وەکو هەڵوێسە لاوازەکەی عێراق بۆ چارەسەری ئەم کێشەیە کە ئێستا بۆتە مەترسیکی گەورە ئەبێ مڵێن هەنگاوی عملی نێودەوڵەتی لەگەڵ عێراقی بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بێت بۆی بتوانن بەڕاستی چارەسەرێکی گونجاو بۆ ئەم کێشەیەی بدۆزرێتەوە کە لەسەر درێژایی 1000 کیلۆمەترە لە سنووری هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و عێراقدا. بەڵێ بەڕێز فەریق جەباریاوەر شارەزای سەربازی لە سلێمانی و لەگەڵماندای سوپاس بۆ شرۆڤەکانی بەڕێستان.